قەت هەبووە کچ بێ وڵات پێش هاوسەرگیری دووگیان بوو بێت و وڵاتت وێرانە. دکتۆر ئەو کەسانەی ڕەگەزی خۆیان ئەگۆڕن توانای خستنەوەی مناڵیان هەیە؟ بە هیچ نەوعاشی ڕاست نییە. وڵی نەخۆشم هەیە ئەمری 19 سارە سێمەداری هەیە. دوو هاوسەر کەی ئامادەن بۆ ئەوەی مناڵ دروست بن؟ خۆ ئەو کەلەمت بە قەبنی ئیوەیە مندارێت بێ کە تو لە مارەی ژۆری تەنیاد نەبی لەگەر ژنەکەت 2-3 ساعت پێکەوە بی مدار لۆچیا. دکتۆرە بەم دوایانە ڕۆبۆتێکیان دروست کردووە کە لە جیاتی دایک مناڵ دروست دەکات. دەنجی بە پیاوەندە چوو گوتمۆرە بزانمەوە چییە گوتی وام پێخۆش بووەکە ماسوولکەی دروستکە. کوڕی بوو بێ و کچی ویستە بێ یاخود ڕەتی کەنەوە پێیان ناخۆش بوو. باش ئەگەر کچ نەبی ئەو کوڕە بە کەلکت چ دێ؟ مدار لەوەیەدا کووا بەکە بەخەویکە نەگنانکە کاری پەڕێنی. منداڵبوون لە ڕێگەی سروشتی یاخود نەشتەرگەری چارەمیش نین. دەینی هۆیەکی دیشەیە پیاوەکە سەبەبە تۆیەکانی باش نینە. هۆکاری نەزۆکی لە ژنان و پیاواندا چییە؟ جنسی خۆی بگۆڕی مەعنا ئەو بە شەریەتیشی گۆڕی. لە چاوپێکەوتنێکدا دەڵێیت بۆ بینینی من پێویستەکە $300 بن. دووسێ گولەشیان لێدام خۆمی نەکوت هەم لێشم هەبوو. 45 ساڵ خزمەتم کردو بەڵام پەشیمانم. بۆچی پەشیمانی؟ کورد ئەبەت ناگاتە مەقسەد نۆکەری بێگانەیە. دوو دڵە پیسە لەگەرێک بۆیەوە بێلانەیە. سلااوان لە ببینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا هێوادارم تەندروست باش بن. ئەمڕۆ بەرنمەیەکی تەواو جیاوازمان بۆ ئامادەکردوون باس لە کێشە و گرفتەکانی نەزۆکیەکەین و چارەسەرەکەشی. بۆ مەبەستە دکتۆرە عەتیە حەمەسەعید پزیشکی ڕاوێژکار بۆ چارەسەری نەخۆشیەکانی منداڵبوون و ئافرەتان و نەزۆکیمان بانکرۆ. دکتۆرە سلااو لێبێ سپاس بۆم دەرفەتە. سلاوی خۆ بنێرە بۆ بینەرەکانمان. بەخێرن سەرچاو پرسیارەکانتان فەرموون. زۆر سپاس. دکتۆرە مەوێ سەرەتا لەوە دەست پێ بکەم هۆکاری نەزۆکی لە ژنان و پیاواندا چییە؟ ئەوە کێشەی گەورەیە تو پرسیاری دەکەی. ئەو شتێک کە ئێستا هەیە نەزۆکی فەرقی زۆرە لەگەر 50 ساڵ پێش ئێستا لە کوردستان. 50 ساڵ زیاتر پێش ئێستا کە هاتمەوە هەولێرەی لە ساڵی 67 زۆر کەم هەبوو دەهات لەبەر نەزۆکی. ئەگەر چی شۆڕشی کوردیش دەستی پێکرده بوو نەزۆک نەبوون بەڵام هەبوو مێردەکەی لە پێشمەرگاتیە بوو ئەو دوور بوو لێی دەیزانی ئەوە دوورە لێی لۆی نابێت. یەک لە ئەسبابەکان ئەوەیە ژن و مێرد لێک دوور بن. ئەو کاتی لەبەر زروفی کوردایەتی و پێشمەرگاتی پیا و ژنیشیان دەگواستەوە بەس لە گەریان نەبوون. ئێستا فلیمەچی دی پێیا بووە دەڕۆن دەینن ژنێ دەینن ئەوجا دەچنە دەرێ ئەوجا ژنەکە لێش هەیە لە دەرێ دێتەوە مێردی پێ دەکا بە خەیاڵی وەی کەبی باتە دەرێ ڕایکێشی. ئەو فلیمەی ڕاکێشی زۆرە ڕایکێشی. ئەوجا دەبینی 6-7 سارە لەوێ ئەوش لێرەیە و هەتا ئێستا هیچیان نەبووە بێگومان بەیەکەوە ناژیان. ژن و مێرد ئەگەر بەیەکەوە نەژیان بە تەندروستی منداڵ نابێ. ئافرەت ئەگەر هەموو شتی ڕێکوپێک بی بێنوێژی ڕێکوپێک بی یعنی سووڕی مانگانەی جایان 25 ڕۆژ جارەکە یان 30 ڕۆژ جارەکە یان لە ڕۆژی 11 یان لە ڕۆژی 13 هێلکدانی ئامادەیە. ئەگەر لەو دوو ڕۆژەی لە گەرێک نەبن دووجیان نابی. بە زۆری من بەراوردم کردێ و زۆریش لەسەری پێداچوونەوەم کردیا ئەو ژن و پیاوانە هیچ نیوەیان زیاتر لەو ڕۆژانە بەیەکەوە نین. هۆیەکەش زۆر ئاشکرایە 30 ساڵ 33 ساڵی ڕابردووە تا ئێستا پێشمەرگە لە ناو شارە لە چیای نینە بەس 10 ڕۆژ و 15 ڕۆژ و هەتا دێنەوە دەبینی لەوە دەچوا دێتەوە ئافرەتە منداڵی نابی بەس ئەکسەر دەچیتە دکتۆرە. کەواتە لێرە لە 150 هۆیەکە زروفە لە 150 ئەو هۆیە کە باسی دەکەم دەچیتە لای دکتۆرە دەست پێ دەکا فەحسی دەکا بەبێ ئەوەی مێژووکەی لێوەرگری مێژوو ژیانی ئەو ژنەی و ئەو پیاوەی دەرزی لۆ دەنووسی.
یان حەبی لۆ دەنووسی یان دەرزی لۆ دەنووسی ئەوجا شەرتیش نییە ئەو ئافرەتە بستەوە لایوی شەش حەف دەرزی لۆ دەنووسی دەبینی دەستەکن ئێچی دی دەرێ بڕۆ سۆنەرەکم لۆ بکە دەچی سۆنەری لۆ دەکات دەرێکی سەد هەیە يعني هەتا ئێستا ئەمن هەرشێت بووم لەو داخەی کە ئەفرەتی ئەو میلەتەی لە ١٨ دەرێ تەکەی بە عەرەبیش دەیرێت تەکەی یوسم هەیە تەکەیوسی چی بابە تەکەی یوسم هەیە نەشزانی تەکەیوسەکە ئیچێن دەرەیە ئەوجا لێرەدا دووبارەی دەکەمەوە ئەوەیە سەبەبی منداڵ نەبوونی ئەو زەمانە و نەزۆرچی زیاد بوون دەستخۆش دکتۆرە ئەسبابی دیشەیە دکتۆرە لە ئێستاە ژنگەی کوردستان و هاتنی خواردنی خێرا و فاسفود کاریگەری زۆری هەیە لەسەر تەندروستی مرۆڤ ئایا ئەمە ئەبێتە هۆکاری بۆی نەزۆکی لە ژنان و پیاواندا دروست بێت؟ معلومە دێەوە هەموو ژەهراویە ئەو خواردنانە ئەو هەوایە ئەو ڕەشاییە یعنی کاربۆن و هایدرۆکاربۆن و سەڵفەر و یعنی بە کوردی چێ دەرێن چی سەڵفەر نازانم بەخۆی کوردی سەڵفەر چی پێ دەرێن هەمووی هەیە ئەوە تەنگە نەفەسی ئینسان توش دەکا ئۆکسجینی کەمتر دەبی جسمی ئافرەتیش زۆر ناسکەی پیاویش لە بۆ دروستکردنی یعنی هۆرمۆنات هۆرمۆناتی تێک دەچی خواردنەکانیشەوە هەر ڕۆژە نەوعەکمان جێ لێ دەبی لە منداریەوە کە ئەو مندارانە دەیخۆن عمریان 5-6 ساڵە ئێستاوە بوونەتە عمری مێردکردنێ 20-25 شتیوە ئەو شیرناتیانە خواردیە لە 2009 یادی بەخێر بێ پێکەوە مستەشار بووین لە ئەنجومەنی وەزیران دکتۆر مایەت قۆجی هەموو هێنا سەر تەلەڤیزیۆنێ گوتی ئەوانە هەموو تێگڕا ژەهراوینە تکایەمەی خۆن وان لێ کرد ئێرە بەجێ بێ لێ ڕۆیە کەس بە قسەی نەکرد ئێستا شەر بەردەوامە ئەو جامل لە خۆم بە چای خۆم دیتیتم کە دەچم برێم شتێکی بکڕم لە مەخازینەکان ئەوە لەو مەخازین لێم تووڕە دەبن بە چای خۆم دیتیتم مشک هەر دەپەڕی لەسەر خواردنەکانی کە دانەپۆشراین. دکتۆرە ئەمەوێ بزانم هۆکاری لە بارچوونی منداڵ چیە وەکو دەبینین لە ناو کوردستاندا ئافرەتانێکی زۆر هەن منداڵیان لەبار دەچێت بۆ نمونە ئافرەت هەیە چەند جارێک دووگیان بوو چەند جارێک مناڵەکەی لەبار چووە بۆچی سەرکەوتوو نابێت لە پرۆسەی دووگیانیە ئەوە هەر خەتایش نەکەنیە مادام دووگیان بوو ئەگەر ڕاستە دووگیانە نەگۆکە ئەوی پێشەوەی ئەنگۆ بە یەکە کات و دووجار IVF-یان لۆ کردیە گوایە دانانەوە دامنایتەوە ئەمەلەشە یەک دنیا پارەیان لێوەرگرتیا گوتی ئەمن دووگیان بووم فەرمو گوتم شتێکم نیشاندا تو دووگیان بووی کا لە چێە چت فڕێدا نیشانمدا ئی شوشەی ئی 6 هەفتەی تا لێرە هەیە ئی 8 هەفتەی ئی 12 هەفتەی ئەوەت فڕێدا ناوەڵا ئەدی دەبینێ وەڵاو ڕقم هەیە وەرەقەچی دەرینە لە مختبەر دەرێ هۆرمۆنی BTHCG پۆزیتیڤ هەرەوەندە هۆرمۆنی گوایە ئەو نەوە هۆرمۆنەی کە لە حەمل دروست دەبی دەرێ موجبە ناژرێت چەند پێیان گوتیەوە حەملت بوو دووگیان بووی ئەوە دووگیانی نییە یعنی هو دووگیانی نییە ئەجا چەند جار دەرێ لە بارم چوە هەر ئەوەیە مەبەسەکە ئەوە لایەک هۆرمۆنات وەردەگرن دەرێ دووگیانی بەس ئەگەر کۆرپەکەی لە بار چوو دیچیە لە دوومانجیەوە دیارە و سێمانجی و چارمانجی زۆریان لەوانە هەیە ڤایرۆسی هەیە یان کلامیدیای هەیە ئەتفەیلیاتەکە دەبتە هۆی ئەوەی ملی ڕەحمی ئیلتیاب بکە بستە سەرێ لۆ ناو وەڵاشەکەی و وەڵاشەکەی کە لە جێ خۆی جوولا ئیلتیابی کرد خوون ناچی لۆ مندارەکەی نەزیف دەبی دێتە خوارێ ئەوە ئەگەر ئافرەتەکە سەبەب بوو هۆیەکی دیشەیە پیاوەکە سەبەبە تۆیەکانی باش نینە بەباشی یعنی کۆرپە دروست ناکە ئەوش دەبتە هۆی منداڵ لەبار چوونێ. دکتۆرە ئێمە لە کۆنۆ بیستمانەڵێن ئەگەر دوو کەس خزمی یەکتر بن بۆ نمونە ئامۆزای یەکتر بن هاوسەرگیری بکەن مناڵەکانیان یاکەم ئەندام دەرەچێ یان گرفتی دووگیانی بۆ خانمەکە دروسە بێ تا چەند ئەم قسەی ڕاستە گەر ئێمە دوو کەس هاوسەرگیری بکەن کە نزیکی یەکتر بن بە هیچ نەوعاشی ڕاست نییە چونکە لە ناو کوردەواری بچوو تەریخ وەرگرت ئەو سیسارە هیچ نییە تێکەراوە یعنی بە حیاتی ئەو کوردەواریە کە دەکات لە 1970 دائیمە لە مابەینی خزمان ژن بەژنێ کرایە بڕۆ نوراچیە گوندەکان بپرسی
کچی خۆی دەداتە برازای خۆی ئەویش کچی خۆی دەداتە کوڕیوی ژن بەژنیان پێ دەکەن لە ڕێدایان گۆڕنەوە جاران ئەو هەبوو لە خۆی جیازی بووکەکەی خۆی دەکرێت دیش دەیکرد لە ڕێ گۆڕانکاری و یعنی حەفلەیان دەکرد و شایان دەکرد و ناوانەیە ئللا ئەگەر خێزانێک نەخۆشی هەبی مەسەلەن وەچی هەیەە نەخۆشی عائلیان هەیە یان خونەکەیان تەواونی وەکو هیمۆفیلیا شتانە ڕەنگە باش نەبی بەس نەبووە برێ وڵا لە بەروەی خزمە مندارەکەی خراپ دەردەچی نەخێوانێ. دکتۆرە بەم دوایانە ڕۆبۆتێکیان دروست کردووە لە وڵاتێک کە لە جیاتی دایک مناڵ دروست دەکات جێگرەوەی دایکە. تۆ تا چەندێک لەگەڵ ئەم شێوازای و لەو باوەڕەدای ڕۆژێک ڕۆبۆرتێکی لەو شێوە بێتە کوردستان و مناڵ دروست بکات؟ کوردستان ئای بابە لە 165 کچانی ئەو وڵاتەی ماینەوە ئەجا عمری بە تایبەتی خوندەوارەکان لە خۆم ستاتستیکم کرد ئەوەی کە چووە دێتی هەر کەس ئاوڕی لێ ناداتەوە چونکە ئەوانەی کە 12 بەمێر دەدەن وڵی نەخۆشم هەیە عمری 90 سارە سێمەداری هەیە ئەوانەی کە کولیشیان تەواو کردێت دێن ئەمریان 45 و تەواو تازە ئەوزایەکەک دایانینی دوای وی ژنی مردیان ژنی تەراقدایان نازانم لێک جودا بوویتەوە بابە منە ڕۆسپێنێ پیاوەکی زۆر بەدین هات زۆریش محتەڕەمە زۆریش خوندەوارە چارەمی ژنینە دەینێ یعنی چی ئەو هەموو ژنە هەیە ڕۆبۆتی چی دوای من ئیمانم بە ڕۆبۆت نییە پێشکەوتنی تەکنۆلۆجی و علمی لەوەی نییە ئینسانی دروستکەی لەوەی بەشەر و ئینسانی بپارێزی لە نەخۆشیەکان و لە مەسائبی دنیاە ئەتولەوەی نییە بەشەری دروستکەی ئەو قسانەتان لێ دەستەجێی پیاوی دروستکەی منداری ببی یان ئافرێتە دروستکەی خۆی بکاتە پیاو یەکێک لەوانە هاتبوو 2 هەفتە پێشەستا دەنجی بە پیاوان دەچوو گوتمەرە بزانمەوە چییە هۆرمۆنی پیاوانی وەرگرت بوو گوتی وام پێخۆش بووە کە ماسوولکەی دروستکە دکتۆرە ئەو کەسانی باشەوە ئافرەت خۆی بکاتە پیا پیاش خۆی بکاتە ئافرەت ئێستا ئەو جەندەرەی باسی دەکەن ئەمن بێزم لێ دەبتەوە بەحسی بێ جەندەر دەکەن یعنی نەک لە بەرەوەی برێ من مسلمانم و مسلمانەتی شەر نییە لۆ جوولەکەش لەمە زیاتر بۆ ئیشەی دڵتەنگ دەبن دیانی شەروەتر ئەو شتەی بێعەقلی دوو لە ڕوونگۆی ئەو زەمانەیە دکتۆر ئەو کەسانەی ڕەگەزی خۆیان نەگۆڕن لە نێر بۆمەیە لە دیوەنەوەی باز دەکەم توانای خستنەوەی مناڵیان هەیە مناڵی چی بە قوربانە ئەوە ئەجا مناڵ لەوانە بۆ چ باشە یەکەگەر جنسی خۆی بگۆڕی معنە ئەو بە شەریەتیشی گۆڕی هیوەی نییە بە شەرەکی دیکە دروستکە تقا دەکەم هەمووتان یعنی ئەنگۆ پەیامنێرن دژی ئەو شتێ ڕاخستن زۆر عیبە خصوصان لەو کوردستانەی وەکو پێم گوتی لەو کوردستانەی بە هەزارە گەنج ڕۆی شتێت و تا هەموو وڵاتانی دنیاە ئەوجا ئەسباب زۆرە لەوەتی شەڕی براکوژی هەیە لەوەتی ڕاپەڕینە تا ئێستا ئەوە شەڕایە لە مابینمان گەنجەکان خۆیان بە بەحری جەدا دەدەن یان بە ڕێدی دەڕۆن ئەجا هەیە دەگاتەوێ و زۆری پێدەچی و لەگەر کچیوێ دەژیە و کچیوێ ئەویان نێبرێ وەڵا بمهینە هەیە دووسێ منداریشیە نەهینایە دوایە کە بووە ساحێب پارە کشتێک دێتەوە کچەکی ئێرە ببە ئەوکەی ژیان. دکتۆرە چی پێوەرێک هەیە بۆ دایک و باوک کە ببنە خاوەنی مناڵ دوو هاوسەر کەی ئامادەن بۆ ئەوەی مناڵ دروست بکەن؟ زۆر سپاس ئەو پرسیارەکی زۆر زۆر جوانە. سێنە خێزان هەیە لێرە خێزانێک هەیە خوا دایتیەی نازام لەو زڕفەی ئەخیری لە پڕێکا بوونە کوڕێک لەوەی کە یعنی نام بوو پێراوەکی سارێ دوو جار بکڕن ئێستا احتیمال لە پێرای زێڕیان لە پێبێ دوور نییە ئەوە کچ و کوڕیان کە بووە 16 دێنن ژنی لۆ دێنن جیان هەیە پارەیان هەیە مەسروفی لۆ دەکەن با ئەوانە بینن بەس خێزانێکی دی هەیە هەژاری ئەو میلەتەیە زۆری مندار بووە 14 و 15 و 16 بووە هەموو مارەکەی پێکاتێ لە 3 ژۆرانە وتبەقەکە لە 140 ئەو هەیە
برو قركان بنا وعندي يعني أنا عمليا عامل بناء عامل اشتفروشة ياخذ بابرين أو بجي بيجاني خوي بهذا كالو جاني لو وتذكر هالخوار نستنا جان بيكينان هالخوار نستنيه أتو خوارني لين شيء وحاضر بينه وبخون وبنون لقريكم من دار بابي أو ذا سيو تسارو بينزو شاشو حفت خصوصا قريكا كركوري نبي أجر حفت كتيل دو يقبي حفتي شي دو دعاء إكر أود يعني نبيته تنصار بيج استا بخارن قد صال بقد لبرناتي زياتر استايرم نكر بوا دوغان ساتن زور زوان بون داوي من داريان كرت قلتم لك دجيان يعني هربي سار دبون ندبون والله لفرنجي ديكو وضع كتا قلت لي لفرنجي دجيان تنكسن لماري حفده تن مارتا تن هودا تانيا باشا والله قلتي سيهات ليش داكو بابا كي ويدش كروك كان ليدنو واش تازجني هنا كروك قوربو هدين قلت والله ما تساوراني نقر متبقى كتسول بلي ويدنوين تخو او كلمة متبقى بنو ايوه من داري بيه إذا من هو مثالك بلو هناي تسندها مثالي وايا كأتو لمارة جوري تنياد نبي لقرجنا كات دو ساعات بيكو بي مدار لوتيا مدار لو يدك بابا كبخيك أنا قلنا كاري بريني تيجيشتي إذا قال جاي نبي بيجاني في تأمين نكرة مدار لوتيا قيديني بيفخوف حسكابري وصعم كونا قلت عابيها بعلاج دكين بس نقلبه من داري لو باكي اوش تشي خرابه دكتوره من دالبون براغي نشترگري ياخد سروشتي باشتره وجاوازيان شيء بشك من قلت سي باشا باشي سيمش ممنوع او باشي دوره من دكي باشي فقيركي باشي اويكا وضعي باشا وخوي بي بخي ودكري دبيني كتسا كليتها وكرديا معاشا شي جواني هيا دوبراي هي براجنيان هنا ورويشتن داكو بابا ملي دادي او داكو بابا يبزنايلي يا نخوش جنيا عمر دروا لتسليتي ذا باريتا استمدينا كدي وباشا طبعا باشني لبر معاشا كي بمدينة ادي لو برا كان جنيان هنا عيبه افرتش خيزان بيك بيني طبعا دواتش لي كب خيزان بيك ديني كتشبع عمري خوي نايني بيا وقت السار بي يعني تلو بينسار بيناتي جنتي تلساري بيني يشي بيست بينساري ديني اوش مصيبتي قوريه مصيبتي قوري لولاتي او كافرد خوندي وبو صاحبي بارتشي باغري بمدينه او ذا برسيارك يدي كتك برسيارك مو بو من دالبون لرقي سروشتي ياخد نشترگري كاميان باشترا وجاوازيان چيا والله اشتكي واحد ببير هنا موخوزق هنا بيتم ليرة لو جوري تازة خريطة كم بدستو بصدفة خريطة بدستو بكلا 2008 كاتي كمؤتمر قورة كم كرد بيدات شومو والله لجورة كيدي أنقونا تاني جدولة كم كرد لدو هزار هتا 2008 لو يقولتم لجورة كيدي مقابلة يبكين جدولة كم كرد لبو من داري نشترگري ليرة رسمة شدكا استأمن أو درم لساري 2001 حتى 2008 جدولة كم كرتسان من دار بوا ساري لخستخاني ليرة تسنديج بقيصري كرايا 2006 كسور بو أو عند من دارب ولا خستخانة ولادة نسبتي قيصري أو كاتي ليربوا يعني مثلا لصت هزاري أما حساب دكين بابرين لبيست 6000 2600 سنبوا وردة شو بوا السريع هتادو أو كيرفك أو هاروي دكتورة يعني شاني كاميرا يبي 2008 زور بجواني لويلة دفترة كما دو تاني رسمة شي بقري أوي داني ل 2008 ببوا نسبتها شي زور لهزاري يعني دريم أخوي دريم لصتها لهزاري سند قيصري كراية ليرة أو هاسر كوتبو بو صوتو تسل زورة
ئێستا دیراسەکەم کردیا 2024 لە 190 دوونێ ئێستەرەکەم نرد لەوێ گوتم ئێکە کاتبوو تەعینیکەم گوتمە تا لۆم نینی نسبەتی قەیسەری چەند بۆ ئەو شۆ تەعینی ناکەم ئەوە خۆی لەرزاندەوە گوتمە نارێ سێسارە ئەم نستەرم هەستە بڕۆ لە مستەشفەیخ يعني حكومي طبعا حقم نيا رويدي قلق زور رويدي سطا صدقا لا حكومي لو هنا مو او شو هشتاو بينز من دار بوا بشوتشي لا هشتاو بينز كي بنزاي با سروشتي بوا سيو بينز بقيصري بوا بيست بينز عفوا هشتاو بينز يقلق زور بشوتشي بيست بينز قيصري اذا بمنيقو اويدي قوتي اذا خول خستخاني بپاره يعني خصوصي او هر هموي بقيصريه او باشا روجانا نخوش دي سي قيصري كرايا استنايبي بين وجه كشي تيكتوا كاتا كاريگري لسرواكا دوباره نتوانه منال دروسكاتو بابا هي او يشي لي مرديا كبقيصري درياني نا هيجي دي شي نابيتو نازاني اوجي اقل مثالك انا باوش استفاليري بيشان الدم باشا استفاليري بو او نخوش ديتي التان سكتي هي بو سكت يعني او دكتوره لصاري دوزارو حفته يك دكتوراه تايرا لو ما يدو حفتان او مصيبتي لو كردم شو عملياتي بكا او عملياتي كردبون داركي درينا كتقبو دوها نزيف ببو بانجان كردم امليرا نبوم هاتم قوتيان ورا قومها كاتم والله لا صالي عملياتي لدركي دري وخندات دري او مداري درينا بخوني بيرانا واستابو يروح مكي تشخيصكي غرد ببو نيزاني بو كأو والله شا شو تناو ما سلكي رحمي او جني ونزيف دكا ام زارب لبيش قلت ما تزاري ورا دريا دوازده بطلخوني شي درابو او نخوشه دوازده جو دايم دا بوشتيا بعد سانش كاتم لينا كان عادتي انا ساي شي دا بوشم كشتش بيش عند دم دنيا يكزونم بيدا دري لسر بيجي اولو رسم النشان دا اولو ابا بيش كوتنا وانا ابي ايه هتا هاتم بحارتي خونا كم نزيفه كم راقب دريمو رحمك مشي مكا يعني والله شكت شوي تنايا كوني كرديا لو بيرانا دوستا نخوش بو مشي مكاي نخوش بو ايدي والله من خلاص نزيفه كم راقرتو دبي درماني سرطاني بدي چونكو سرطان مشي ما مع زاران والله توش سرطان ايش دبي بيدرن بيدرم اتري اويلكا هايداتي دي فرمول تشوفوا ناطرم بيلي قيشت ما ايرا لو فرعي ديسان تلفون بلوكراوا قلت يعني اود دري امن اود تسم رح مكاي دردينم نوق دواي ديسان نزيف بتوبه من المداده دوباره قرايمو شوي ما قلت ما زاري تبرد دري اولو دردينم رح مكان درينا حتى استادو زار حفظ دكات سنت درماني شمدايا سي صار لي صار حف صار زارت ناتو بري اري دكتور اتوكي نقلو خوي بيتو او تصير رح مكاين معاه كأنما أمن يعني غدر مليكدي أجا بدها كسيوا روح ميلادتي أو رؤيك كات أنقوات من أوكاتي صار عمليات كراية لتصارم كاتي عمليات روح ما كشي تقيا مزلدانا كشي تقيا حتى أولا دكتوري أم بانكدي ودكتوري بياو هاتيو بين 6 ساعات خريجي بوينا مزلداني عند رويتو روح ما كان فريدايو شي بخواه صد شلو دو اوه زرري قيصري بيقو ما زرره تو ما سلكتشي ببري زارتشي ديش قوربي تو من دارتشي دي تدابي بدستي نزانانيش كرابي چونك چاوروان ناكن افرد جاني بيتي حتى رحمك وشي أو شيء لعبة اسطوانة شيء هر أو ما يتوا رحمك ملي رحمك يتسكى جاني نهاتيته نكرايتوا أجر أتو
محاولة دابتة 4-5 ساعتان ملە ڕحمەکە دەکرێتەوە ئەو کاتی ئەگەر نەیبوو عملیاتی لۆ دەکەی ئەو کاتی دەشی درویەوە دەستەوە جێخۆی ئەمە ئەگەر هەرەوها بوو دەبێ ئێرە ببڕی کە ئێرە بڕا نسبەتە چی زۆر تووشی عملیاتی لابردنی ڕحمی دەبێت. بەڵێ دکتۆر ئێستا ڕێگایکی نوێ هاتووە بۆ لەدایکبوونی منداڵان زیاتر لە وڵاتەکانی دەرەوە کە لەناو مەلەوانگە و لەناو ئاودا مناڵیان دەبێت ئەمە مهمیەکەی لە چیە؟ ئێستا نییە لە مێژە زۆر لە مێژە ئەوی 30 ساڵ زیاترە ئەمە ئەوە مهمیەکەی لە چیە و سوودی چیە؟ ئەوە باش ڕێگایکی باشە؟ واللهی یعنی فەرقەکی وای نییە لە گەروەی کە ئەگەر ئافرەتەکە ئامادەبی و خاوێن بی و نێرسەکەش لێزان بیکە لە گەریتی و جانی هاتێ دەستی بەسەری دابینی و یعنی ئارامی کاتەوە بەس ئەوش هەیە ئارام دەبی خەرک لەناو ئارامە کاتی ژانی دێتێ هەندە هەستی پێ ناکە ئەو کەش گەرمە یعنی وەکوبرێ زیاتر ئۆکەی تاوە دەستخۆش دکتۆرە هەیە یعنی ئەمە کردیتمان لە خەستەخانە چی لەوێ ینی لە کوردستان ئەو شتە بووە؟ ناجح نەبوو منداشم نابوو ناجح نەبوو لە خەستەخانەی ڕزگاری ئەوە کەمدا نابوو ئەو کاتی لەوێ لە قسمەکەی خۆم بەلەمە کەس نەچوە نایە. دکتۆرە قەت بووە ئافرەتێک منداڵێکی کچی ببێت و کوڕی ویستە بێیان کوڕی بوو بێ و کچی ویستە بێ یاخود ڕەتی کەنەوە پێیان ناخۆش بوو بێشتی؟ وەڵڵی من ئەوە بووە 56 سال هەتا ئێستا لەو کوردستانەی یەک کەسم نەدیت کە کوڕی بوو ببرێ بریا کچبە وەڵڵا هەش بووە 3 و 4 وەی پیرۆزبایی لێک دەکەن کاتی کە دەژرێ خوا لە نەستێنێەوە کچت بووە خوا دایتی بکەم نازم زۆر سەیرە ئەی باش ئەگەر کچ نەبی ئەو کوڕە بە کەلکت چ دەیە ئەگەر لێشم دەپرسی نسبەتی کوڕ و کچ بە سروشتی ئەویش دیڕاستەکەم کردیە لە سەریە نسبەتی کوڕ دروستبوونی زیاتر لە کچان بە ڕێژەی 52 بە 49 بەڵام زیاتر کوڕ لەبار دەچی لەبەر ئەوەی کاتی دەبێ 49 لە سەتی کوڕە 51 کچە دیڕاستەم کردیە لە سەری. دکتۆرە هاوسەران دەتوانن هەتاوکو تەمەنی چەند ساڵی مناڵ دروست بکەن و مناڵ بخەنەوە؟ ئەگەر ئێکێک منداری زۆر ببووی معناوەیە هەر جاری 9 مانگ منداری لە زوجیە 9 مانگیش مەمچی نا زیاتر لە 9 مانگان نا خوان تعالى لقرآن پیرۆز دەفەرمێ حمله وفصاله في 30 شهرا عربي دەزانن؟ بەڵێ حملەکە 9 مانگ و 9 ڕۆژە لێک جودا بوونەوە کەش لە گەرداچی 18 مانگەوە دەکاتە 30 شهرا یعنی دەبی 9 مانگ لە زوجیتی 18 مانگیش مەمچی دەداتێ ئەو 3 ساڵ کەمترە ئێلکەدانی پارێزراوە چونکە ئافرەت کاتی حملی هەیە ئێلکەدانی نووسە ورەکانی تێدا دەمێنێ کاتی مەمچێش دەداتە منداری دیسان نووسە پرۆلاکتینی زۆرە هۆرمۆنی پرۆلاکتین ئەوش کە پەیوەندی بە مێشچێەوە هەیە بە پچیوتەری قودەی نوخامی ئەوش پارێزراوە ئەو نوع ئافرەتە هەتا 50 منداری دەبێ ئەمە یەکە کێ دەیناسم ئێستا کوڕەکەی وەزیرە لە 54 ئەو کوڕی بوو دکتۆرە یعنی بەردەوام دەبی لۆ چونکە 14 منداری بوو مەمچی دایتێ هەتا زیاتری ببی و مەمچێ بدا درەنگتر منداری دەبی فێرتایلە بەس ئەوانەی ئێستا نەدەیل منداریان ببی بە سروشتی نەمەمچی دەدەنێ والله وە تێدەگەن بەعزە گۆ تێداگە مەمچی تێک دەچی نەخێر مەوەک بە شیردانە تێک ناچی. دکتۆرە دایک و باوکان چۆن ڕێگیری بکەن لە دروستبوونی مناڵ بۆی مناڵیان نەبێ؟ هەتانەیان بێ ئەوەی کە ئێکەچی بوو مەمچی داتێ داکەکە بە جوانی ڕێک و پێک 2 ساڵ تەواو یعنی 18 مانگ دوای بابێبی معنای فەرق لە مابەینی مندارە و مندارە چیدی دەبێتە 2 ساڵ و نیو زۆر مبارەکە چەندیان دەوێ بە ئەوەندەیان ببی منعێ نەکا بەس هەیە بێنوێش دەبیتەوە مەمکدانەکەی کەمەوە نیە ئەوە معنای احتیمالی زجێ هەیە لێرەدا دەبی بێتن
ڕێگای نیشان دەدەین یان حەبێ دەخوا لە هەمووشتی سەلامەتترە بەس دەبێت تێ بگەینی نیوەی ئافرەتی ئەو وڵاتی تێناگەینی حەب خواردنەکە کووە لە بیری دەچی ئەو ڕۆژی نایخوا یان دەرێکە لە گەرم نووس پیا ئۆجا بخۆم ئەوە نابێ حەبەکە هۆڕمۆنە ئەگەر ڕۆژەکی نەیخۆی بێنوێژیەکەت تێک دەچی ئەوە ئەک دوای لەولەب هەیە ئامێر هەیە و تا ئەنواعی لەولەبمان هەیە لێرە ئەوە کەچ بوو بەخوا نازانم چی لێ کرد لایەن بردیە ئەنواعی ڕێگای ڕێگرتن لە منداڵبوون پیا بوو لێرە بوو بەس لایەن بردیە تازە لەولەبیلۆ دادەنێ لە ناو بەستەوەی لە کوردی خۆمانە پێڵەن خۆبەستن هەتاوەکو چەند ئەمێنێتەوە دکتۆرە ئەوە کەیە لێرە ئەوم دێ ئەوەی بن ئەوەی ڕحمەی بێ زەحمەت بەربەرە بمدێ ئەنواعی لەولەب هەیە لە ناو ڕەحمیدا دەنێن زۆر سەلامەتە ئەوها دکتۆرە بەس دەبی بزانی کویدانێ هەیە نازانی کویدانێ لێرەی دادەنێ ئەوە مشکلەیە دەبی ئەو هاداندرێ ئەجا ئەنواعی لەولەب بۆ ماوەی چەندێک ئەمێنێتەوە ئەوە دەتانی 3 سار بمێنێ بەو شەرتەی پیاوەکە ئیلتیابی نەبی چونکە گەر ئیلتیابی هەبی داوەک لێرە دێتە دەرێ ئەو ئیلتیابە ڕادەچێشی ئەوەش دەبتە هۆی ئەوەی منداری نەبیتەوە بۆ ڕێکانی ببەسترێ ئەوە بە شەرتە چی خاوێن بێ دکتۆرە قەت هەبووە کش بێ بۆلات پێش هاوسەرگیری دووگیان بوو بێت و زۆر هەیە مەلوود بچینە و مەوزوعە خەتەرە ئێستا وڵاتت وێرانە وێرانە نامێ بچ دکتۆر ئەو کەسانێک کەم بۆ لای ئێوە چۆن ڕێنوێنیانەکەن هیچ هاوکاریەکیانەکەن یان هاوکاریانی چیمدا لەبەر بچێنی لێرە شتە نابی زۆریش ئەم لە جێ خۆی ئەدی لەبەر چ فراندمیان لە ساڵی 84 دووسێ گولەشیان لێدام خۆامنی نەکوشت هەم لێشم هەبوو کچێک لە عایلەکانەوە هاتووە وەڵا لۆی ئەوەکە بڕۆ گوتمەوە دکتۆرە لە چاوپێکەوتنێکدا دەڵێیت بۆ بینینی من پێویستەکە $300 بن حەقی ئەوەیە $300 من ئێستا دەرێم ئەمە زۆر کەمی وەردەگرم حەقی من نییە بۆچی حەق دەکەی حەقە سوالەکەت معقولە بۆچی زۆر جوانە دەزانی بۆ چونکە ئەمان ئێستانیمە دکتۆرەشی ئێستانیمە چاوەڕوانی وە منێ نەخۆش بێ نەخۆش لە بۆ ئستشارە دێ استشارە فەرقی هەیە لە گەروەی عەدەدی نەخۆش ببینی ئەمن کە هاتیمەوە ئەو وڵاتەی لە جێ خۆی لە 79 هاتیمەوە باشە لە 79 هاتیمەوە ئاعلا شەهادەی بەریتانیشم هەبووە 79 کە چوویمە بەریتانیا 71 لە بۆ ئەو شەهادەی و کاتی دکتۆرام هەبووە موسیبەتەکە ئەوەیە ئەمن دکتۆرام هەبووە کە چوومەتە بەریتانیا 71 دەکات چەند ساڵ 54 ساڵ ئەوجا ئێستا ئەوە 12 سارە معاشم تەعادل ناکەن وڵا شەهادەی ماستەرێت بینە ماستەری چی؟ ئەمن لە 71 دکتۆرام هەبوو ئەوجا چوویمە شەهادەی بەرزی بەریتانی وەرگرتیە ئەوەی پێ نایە بچمەوە ناو مەوزوع بەس سوالەکەی دەکەی سوالەکەی تو بیکەوە سوالەکەت لەسەرەوە بۆچی ئەڵێیت بۆ بینینێکی من پێویستە $300 ئەوە مەسەرەن ئەو ئوستازانە شانی کامێرای بە دکتۆرە مەسەرەن ئەوە ئوستازی منە ئەستا ڕئیسی کولیەی مەلەچیە ئەوەی ناوەندەیە ئەوەی ڕئیسی کولیەی مەلەچیە ئەوە لەگەی ڕاوەستایم کاتی مؤتەمەڕمان کرد هات لێرە ئەو کاتی یەکەمین مؤتەمەری عالەمیمان کرد ئەوانەش ئێستا ئەوە 4 وەزیرن لێرە 4 وەزیر لە گەرمان ئەو کاتی تعلیم عالی و صحەیە و خورشید زەی و ئەوانەنا ئەو کاتی طبعا ئەدرێسی منێ کرد کە محازەرەم دەست پێ کرد گوتی ئەمە سپاسی پرۆفیسۆر عەتیەی دەکەین لە 2008 کە ئەمەی بەنگۆ ناساند ئەوە تا ئەوەش لێرەش لە وڵاتە چیدی پێکەوەینە لە 2008 لە کەنەدای دکتۆرە کە ئەمەی هینا ئێرە بەنگۆی ناساندین تازە بە من دەرێن ئەوەی بینە 12 سارە ئەمن لە ئەنجومەنی وەزیران تەقاعد کرایمە هەتا ئێستا تەعادولی شەهادەمیان نەکردیە ئەمن پێش ئەوەی بێمەوە یەکەمین دکتۆر بوویمە لە عێراق کە اختصاصی کۆرپەچاندنێم هەبووە لە جێ خۆی لەگەر ئەوە یەکەمین کەسە کە کۆرپەچاندنی کرد یەکەمین پرۆفیسۆرە پرۆفیسۆر ئیان کرافت کە لە گەروی ئیشم کردیا
لإنجلترا كمين من داري كور بيتساندا وفيك ولا مرسمت إيش مذاكر لقري إيان كرافت لونم كردوا أمن وشي ويني وأنا استابست بينزو أجر بانزاج وأرجرن لو لبروان بس أم لبروي ملتي خوم فقيرة بزوري لو دناهر كسم ندى تاسي $100 ندى دكتورة بعدو كسام بينم بس عم بينم أو قصص دكي أو إساري سندا أو إساري أو لقى بروفيسور دانلوب أو لساري 2005 لأردن أو كاتي كتسون ممثلي كل يوم لا تشيبهم لعراق لو كوبنو كمان هبو أردنا باشا شيخ الشملة قربو باوتشان بروفيسور دانلوب بيمجو كردستان واي ويستملي تطويري بيب كم قوتي ناعتي محرمة منطقة محرمة باسيوي ما كلو ما مناعين دكتورة من كلا إنجلت السعوديات مو إير لسر أمريكا ما سعودي كتلفوني بوكردم إير أو آخر خوا حافظية كتكريم كرام بدي ما يشتن أوجه تكريم كرام هذا رحمة اللي بفيصل نجارنا ما تكريم كرام لو بأعلى سبازنامي وزارة صحي سعودي حتى استاروجتي ورقك مناديتي ايكا كبيرة او عتي تيكر ابدا والحال امن زورشتم كرديا بس امن منتي لسركزناكم منتناكم دو نقطة باس لكم بس دكتورة لتشابيكوتنك تاوتد 45 سال خدمتم كردو بلان بشيمانم بوشي بشيماني دباي امن الزراعي باميان لسر جنجيشم كربا لسر ميجو چونك امن ذوقي همو دنيايم با جينجو با اشتانه ديتن يعني زياتر جانم دو جانم نما لويا فالمو امن قصة كدلو دك او قصة لو دك باشا ليرة 2000 وتصند والله بس اول رقم ديتو لنا اوراقا صار دي 2000 ونامك وزيري صحي كلو من هاتيا وكاتي زور سيدة تازم ديتو بسوري نسرعة جمال عبد الحميد دريت تكاية دوجار تكاية أو خاتو قماشة مع لو ببينا زور سباس دبين عندي أنا كتشي هبو موظفي صحي بو بريستان كاتي أو قماشة مديد ورقتشي أوندا وتان وزتك إلوية أوندا بورج أوندا وتشيا قوتشان أو هاي تنسارة وكسك نيزاني تشيا خدا أقايلية بيش كشم كرد لكوبنوشي بين شموان لرزقاري ده والله يتشان ينزاني زراحة كان أوتشيا لوس بيني أمن دامنا ولا سر عملياتها 16 كيلوغرام لدارينا 16 كيلو وتالي رحمك أوندا قريك لرحمي دواي حفتي داهاتو بردموا بيشاني دم بزام رأيتانسيا داما بوشت بو يقول أنا ديو ما نديد تسيا زور الشيء بينا خوش بتزرح كان مناتي ما سون كيق لو تزرحنا كأمني ديد قلت يا ما تمالو تشيلو هاتي وبابا مناتي مو إيرا من مستشار من الأنجمني وزيران بس ديم يارمتي من لا تمددم الليرة للرزقاري طابقة كش يعم بردبهم طابق يدو كوزير الصحة لو مني كردا واش تاوتسار وزير الصحة العراق وترصبة كيليريا قلت أنا دينتي نا حفتي دي قلت بابا ده نفحسي كنت مش كان طبعا حفتك عمليات كرايز جهرة وهابو ده قلت إشارة مدا مزمي ده كم قلت بينا يكستري هنا يكستر قريا هان لهات مدا نشتي ما تحكم ده كان بيشتم بمدحنيا ده تاني بس تمشاكي تسقريكم لو ملتي دينا تسرطانكم علاج كرديا من فخري بيو ده كم صار سري ملتي خوم كديا فخري بيو ده كم أو تاني داتشي دكتور إبراهيم اللوي أو لتسقى سرطاني ويهبو مزلداني لدو هزار ششو عملياتهم كردية وتالوية استاش داجية أوش بس خوش دكتورة أقر لكو تايشتكت ما بيبي ما بلي والله جالبي أمن اكتدري كرد أبد ناقات مقصد نو كريبي قانية دو دلا بيسها لقر بويا وابيلانيا طبعا أبد
ئەگەر 250,000 دیشمان پێشمەرگە هەبی بە 1 ملیۆن پێشمەرگەشمان هەبی بەس لۆ گیانی یەک ئازاینە. ئەو وەرەقەشم لە ناوەی دیتەوە 27/9/2011 باشە 27/9/2011 نامەم نووسیە لە بۆ وەزیر التعلیم العالی مسودەکەیە جانە دەرێم لەسەر ئێک لە برادرانم کە ئێستاش لە کارمایە لۆم نووسیە پرۆفیسۆر فلان دەرێم وا 3 مانگە چاوەڕوانی ئەوەیە بە عەقد لەگەڵ بۆردی کوردستانی ئەمری دەرچوێنن چونکە ئستیشاری جوملەی عەسەبیە سوودی لێ دەبینین باشە. دووەمین فلان ئوستاز دیسان چاوەڕوانی فەرمانی تەعینە بە عەقد لەگەڵ بۆردی کوردستانی ئەویش طەبیب ئستیشاری باتنی یعنی لە هەردووکان واستەم کردیە 27/9/2011 باشە لە وەزیر تعلیم عالی هەردووک ئێستاش لە کارماین ئەوە نەقلی مۆسڵێ بۆ دوایە ئیدووەم باتنیەکە بەس ئەوی دی ئەوەی جوملەی عەسەبی ئێستاش لە کارمایە و مەمنونینە. ئەمنیش لە 2012 دەرکرام لە ئەنجومەنی وەزیران گوتیان تەقاعد جانە تەقاعد لە بۆ پرۆفیسۆران نابی کو دەتەوێ وڵاتت پێشکەوی ناتەمشای أنا الذي نظر الأعمى إلى أدبي وأسمعت كلمات من به الصمم الحبل والليل والبيداء يعرفني السيف والقرطاس والرمح والقلم وشي قوتي المتنبي باشا جنازة عربي تذكرني يعني بس خوش دكتورة ريز لا كسو كاري خومان ناقرين لو هموي رولة ولاتان دكن وناينة ولات دوا دكوي بس خوش زور سپاس بینەرانی خۆشەویستی پایتەخت میدیا سپاس بۆ تاوکوێستە بینەرمان بوون زۆر سپاس بۆ دکتۆرە عەتیا حەمەسەعید پزیشکی ڕاوێژکار بۆ چارەسەری نەخۆشیەکانی نەزۆکی و خانمان و منداڵبوون هیوادارم هەر شاد و تەندروست باش بن کاتێکی خۆش.